لە دیمەنێکی نوێدا ڕۆژی شەممە شەقامەکانی مۆسکۆ جیاواز لە ڕۆژانی تر دەبینران. بە جۆرێک ژمارەیەکی زۆر لە هێزەکانی پۆلیس لەسەر ئەو شەقامانە بڵاویان پێکراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو خۆپشاندانە ناڕزایانەی کە دژی ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا بەڕێوە دەچێت. لەسەر شەقامی ئەلینکای مۆسکۆ هێزەکانی پۆلیس لە ئامادەباشیدان بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر ئەگەرێکی نەخوازرا و کە بەهۆی و خۆپشاندانانەوە سەرهەڵبدات کە لەلایەن ئۆپۆزیسیۆنەکانەوە دژی خۆکاندیدکردنەوەی پوتین ڕێکخرابوو. نێرەکانی پوتین پێیان وایە پوتین بۆ ماوەیەکی زۆرە لەسەر کورسی سەرۆکاتیە و 7 ساڵە گۆڕەپانی سیاسی رووسیای کۆنتڕۆڵ کردووە. هەر بۆیە داوای لێ دەکەن جارێکی تر خۆی بۆ ئەو پۆستە هەڵنەبژێرێتەوە. هاوکات بزوتنەوەی رووسیا بۆ داکۆکی لە دیموکراسی ڕایگەاندووە، هاوڵاتیان لە بەردەم نووسینگەی جێبەجێکردنی سەرۆکاتی کۆبوونەوە و نووسراوێکیان ئاڕاستەی پوتین کردووە بۆ ئەوەی جارێکی تر خۆی بۆ پۆستی سەرۆکاتی کاندید نەکاتەوە. بزوتنەوەی رووسیای کراوە ئاشکراشی کردووە لە دژی خۆکاندیدکردنەوەی پوتین لە شارەکانی تریش خۆپشاندانی ناڕەزایەتی ئەنجامەدەن. لە بەرامبەر ئەو ناڕەزایەتیانەشدا هێزێکی زۆری پۆلیس بڵاوی پێکراوە. لەبارەی ڕەوشی مۆسکۆشەوە یەکێک لە ئەفسەرەکانی پۆلیس دەڵێت دەبێت هاوڕێیانە کار بکەین لە کاتی ڕوودانی هەر کێشەیەک لە ڕێگریکردن لە تیمەکانمان بۆ ئەوەی ناخۆشەکان پەرە نەسێنێت. ئێمە هەموو کاتێک ئەو ئەرکەی لەسەر شانمانە وەک خۆی ئەنجامی دەدەین بۆ یارمەتیدانی هاوڵاتیان. بەهۆی سەرهەڵدانی ناڕزایەتیەکانەوە دژی حکوومەت پێدەچێت ئەم ساڵ و ساڵی داهاتوو ساڵێکی سەخت بێت بۆ رووسیەکان، بەتایبەت لە کاتی بەڕێوەچوونی هەڵبژاردننی سەرۆکایەتی رووسیا کە بڕیارە لە مانگی ئازاری ساڵی 2010 بەڕێوە بچێت. پوتین لە ساڵی 2012 بە زۆرینەی دەنگ بۆ جاری سێهەم وەک سەرۆکی رووسیا هەڵبژێردرایەوە. هێشتاش بڕیاری کۆتایی نەداوە کە خۆی بۆ ئەو پۆستە کاندید دەکاتەوە یاخودنا. بە بڕای زۆرێک لە چاودێران ئەگەر پوتین بۆ خولی چوارەم خۆی کاندید بکاتەوە ئەوە سەرکەوتنی مسۆگەرە. هاوکات ناوەندی توێژینەوەی ڕایگەشتی سەرانسەری رووسیا لە ڕاپرسیەکداوەی خستوەتە ڕوو، زۆرینەی هاوڵاتیانی رووسیا متمانیان با پوتین هەیە و ئاستی جەماوەریشی بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و لە 85 هاوڵاتیانی ئەو وڵاتەش پاڵپشتیان لە پوتین کردووە. لەلایەکی ترەوە ڕۆژنامەی دێر بریتاگی ئەڵمانی بڵاوی کردوێتەوە ئەگەر پوتین خۆی کاندید نەکاتەوە ئەوە ئەگەری زۆرە سێرکی شوێخۆی وەزیری بەرگری رووسیا لە هەڵبژاردننی داهاتوودا پۆستی سەرۆکایەتی رووسیا بباتەوە و بۆ ماوەی چەند خولێکیش لەو پۆستەدا بمێنێتەوە.